روشن باش بینەرانی هێژایی بەرنامەی گەلی ئازاد سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیک چیە و چ جۆرە مۆدلێکی چارەسەریە بۆ پرسی ئازادی و دیموکراسی گەلان. چەمکی کۆنفدرالیزمی دیموکراتیک لەباری تیۆریکەوە دەگەڕێتەوە بۆ ڕوانگەکانی ڕێزدار ئۆجلان بۆ یەکەم جار لە مێژوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستاندا. بە پێی ڕوانگەی ئۆجلان کۆنفدرالیزمی دیموکراتیک نەتەنیا پرسی کورد لە کوردستان بەڵکو و پرسی هەموو گەلان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا چارەسەر دەکا. بەرنامەی گەلی ئازادی ئیمڕۆ بۆ باس و شرۆڤەی چەمکی کۆنفدرالیزمی دیموکراتیک تەرخان دەکەین. بەڕێز حەسەن جوودی نووسەر بەخێر بێ. بەڕێز حەسەن جوودی ڕێزدار ئۆجلان بۆ یەکەم جار چەمکی کۆنفدرالیزمی دیموکراتیکی داهێنا لە ڕاستیدا ئەو داهێنەری ئەم چەمکەیە و بەتایبەتی لە بەرگری نامەکانیدا لە زیندانی ئیمرالی لە کتێبی 5 بەرگی مانیفستی شارستانی دیموکراتیک و هەروەها کتێبی نەخشەڕێگا بە دوور و درێژی شرۆڤەی کۆنفدرالیزمی دیموکراتیک وەکو سیستەم وەکو مۆدلێکی چارەسەری ئەکات. لەوە دەست پێ بکەین کە ڕوانگەی ئۆجلان لەسەر کۆنفدرالیزمی دیموکراتیک چییە؟ ئەو سیستەمە چییە؟ چۆن پێناسە دەکرێت؟ فەرموو. سپاس دەکەم. لە ڕاستیدا پێ سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک سیستەمێکی کۆمەلگایی سیاسی نادەوڵەتیە، نادەسەڵاتیە. تەوەری بنچینەیی ئەو کۆمەلگا ئەو سیستەمە لەسەر بنەمای ینی کۆمەلگایە، محوەری ئەساسی ئەم سیستەمە کۆمەلگایە و لە چوارچێوەکەشی دیموکراسیە، لە چوارچێوەی دیموکراسیدا بەڕێوەچێ بە پێچەوانەی سیستەمەکانی دیکە کە تەوەری ئەساسیان دەسەڵاتە و لە چوارچێوەیەکی بەڵێ میکانیزمی دەوڵەت و ئیترشەوەکانی دیکەدا بەڕێوەچێ. بۆیە مرۆڤ دەتوانێت بە شێوەیەکی کورت و بخوت بڵێ سیستەمێکی کۆمەلگایی نادەوڵەتیە. بەڵێ. باشە بەڕێز جوودی دەزانین کە سیستەمی کۆنفدرالیزم بەگشتی لە جیهاندا بەر لەوەی کە زۆر لە دەوڵەتان زۆر لە دەسەڵاتان ببن بە دەوڵەتنەتەوە یان ببن بە فدرالیزم بە جۆرێک بە شێوەیەکی کۆنفدرالی بەڕێوە چوون. بۆ نمونە نمونەی ئوسترالیا هەیە، نمونەی سویسیشەیە لە ڕابردوودا بەر لەوەی ئەمان ببن بە فدرالی. ئەمە جۆرێک لە بڵێن کۆنفدرالی نەریتیە، بەڵام ئەوەی کە ڕێزدار ئۆجلان کە ئەم چەمکە وەکو داهێنەری ئەم چەمکەیە کە پاشگری دیموکراتیکە. پێت وایە ئەگەر جیاوازی کۆنفدرالیزمی دیموکراتیک وەکو چەمک و کۆنفدرالیە کە پێشتر لە ڕابردوودا هەبووە چۆن دەکرێت جیاوازیەکان ئاماژە بە جیاوازیەکان بکەین؟ بۆ خۆی کۆنفدرالیزمی کۆنفدرالیزمی کە پێشتر کۆنفدرالیزمی باو یانەگەر وا بکەیت، ئەم کۆنفدرالیزمە زیاتر لەسەر بنەمای دابەشکردنی دەسەڵات بۆ کۆمەڵێک پنت، ینی بۆ کۆمەڵێک پنتی دەسەڵات دابشکردنێکی بۆ منە لە ناوەندگەراییەوە بەرەو کۆمەڵێک پنتی دەسەڵات زیاتر لەو چوارچێوەیەدا دەخولێتەوە. بەڵام واتە بۆ مانای کە کۆنفدرالیزم یەکێتی پنتەکانی دەسەڵاتە. بەڵام هەرچی کۆنفدرالیزمی دیموکراتیکە یەکێتی ئیرادەی گەلانە، واتە بەیەکەوە ژیانی ئیرادەی گەلان ئەمەیان بە بنچینە وەردەگرێ. دەکرێت لە کۆی کۆنفدرالیزمی دیموکراتیدا شتێک نەبێ ناوی دەسەڵاتدا، یعنی ئەوەی کە بڵێن قورسایی ئەخرێتە سەر دەسەڵاتی تیا مەطرح نییە و دەسەڵاتی تیا بەرجەستەش نییە، بەڵکو زیاتر لە یەکەم هەنگاویەوە کە دەست پێ دەکات کە خۆ بەڕێوەبردنە لە یەکەم هەنگاویەوە تا دەگاتە ترۆفکی پێشکەوتنی ئەم سیستەمە گەل بە بنچینە وەردەگرێت. لەبەرەوە دابشکردنی دەسەڵات لە سیستەمی کۆنفدرالیزمە مەطرحە، بەڵام لە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە ئەوەی کە بڵێن بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان وەکو پرۆژەیەکی گشتی پێشکەشی کردووە، زیاتر بەڕێوەبردن شێوازەکانی خۆ بەڕێوەبردن مەطرح دەبێتن. ئەمە خاڵی دووەم لەم سیستەمی کۆنفدرالیە دەسەڵاتەکان بۆ ئەوەی کە بەهێز ببن خۆیان دابەشەکەن،
یعنی دەسەڵات بۆ خۆی دابەشەکە بۆی کە بەهێز بێت ئیتر ئەمە لە چوارچێوەی سیستەمی یاسادانانە جێبەجێکردنە دادوەریە بەڵام لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا سێ تشتی دیکە لێک جیابێتەوە نەک دادوەری و یاسادانان و بڵێن جێبەجێکردن ئەویش کارگێڕی و سیاست و دەسەڵات ئەمانە لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا لێک جیا ئەکرێنەوە تێکەڵکێش ناکرێن چونکو وەکو ئێستا ئەبینین لە چوارچێوەی سیستەمی کۆنفیدرالیزمە ئەوەی کە بڵێن کە لوتکەی بڵێن دەسەڵاتدارێتیە لە هینە ینی پێشکەوتوترین سیستەمی دەسەڵاتدارێتی ئێستا کۆنفیدرالیزمە تا هەڵبەتە ئێوازانن پێشەوە فیدرالی هەیە ناوەندگەرایی هەیە یونیتار هەیە ئەمانە جیاواز بەڵام کە بڵێن نەرمترین سیستەمیان کۆنفیدرالیزمە لەگەڵ کۆنفیدرالیزمی دیموکراتیکە لەوە جیابێتەوە تەوەر کۆمەلگایە واتە لە دەروی سیستەمی دەسەڵاتداریتە کۆمەلگا بۆ خۆی چۆن بتوانێت خۆی بەڕێوە بە لە بچووکترین خانەی کۆمەلگاوە هەمیش لە بچووکترین خائینی جوگرافیەوە ئەتوانێت خۆی بەڕێوە بە بۆ منە کۆڵانێک بۆ لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە پنتێکی سەرەکی خۆ بەڕێوەبردنە وەکو بڵێن خانەیەکی سەرەکیە بەڵام لە سیستەمی کۆنفیدرالیزمە یاخود سیستەمەکانی دیکەی دەسەڵاتدا کۆڵان یان گەڕەک یان گوند یان زۆر شوێنێکی نییە یعنی شتێکی پێگەیەکی جددی و پێگەیەکی قورساییەکی خۆی نییە ئەسڵەن باشە بەڕێز جودی وەکو سیستەم دەزانین کە فیدرالیشێ بە تایبەتی فیدرالی دوایەوەی کە کۆنفیدرالی نەیتوانی جێگە بگرێ فیدرالی هات کە زۆرتر بڵین ناوەندگراترە لە کۆنفیدرالی و ئەم سیستەمەش لە درێژایی مێژوودا دەزانین کە بەتایبەتی لە ساڵی ڕابردوودا شەڕەکانی یەکەم و دووەم خودی دواتر پێکێرانی ڕێکخراوینەتەوە یەکگرتووەکان و زۆر کێشەی دیکە لە دنیادا ئەمانە ئەو قەیرانانە بوون کە ئەم سیستەمانە بەتایبەتی سیستمی دەوڵەتنەتەوە و سیستمی کە فدرالیش ئەمانیان چارەسەر نەکردووە خودی جیهان یانە بڵێ لەباری سیستمی بەڕێوەبەریەوە ئێستا لە هەرە شوێنی پێشکەوتوی جیهاندا کە بڵین ڕۆژاوا بێ لە قەیراندایە ئەگەر ئێمە بڕێک یان بەردەوەی کە بچینە نێو ئەوەی کە کۆنفیدرالیزمی دیموکراتی وەکو بنەما ئەوانەی کە ڕێزدار وجان ئاماژیان پێدەکات جیاوازیەکی بینی خودی فدرالیزمیانە بڵێن دەوڵەتنەتەوە فدرالیزم دەزانێت بۆ نمونە لە فدرالیزمدا فدرالیزم لەسەر ئەساسی دەستورێکە کە دەنووسرێت لە نێوان حکوومەتی ناوەندی فدرال و حکوومەتە هەرێمیەکانی دیکەدا لەو چوارچێدا بەڵام لە کۆنفدرالیدا هاوپەیمانەتی هەیە لە باتی دەستور هاوپەیمانەتیەکە لە نێوان گەلاندا ئێوە بە تایبەتی جیاوازی بینی خودی فدرالیزم و کۆنفدرالیزم لە چیدا دەبینن بۆ خۆی فدرالیزم شێوازێکی دەسەڵاتە شێوازێکی دەسەڵاتدارێتی حکومڕانیە کۆنفیدرالیزمی دیموکراتیک شێوازێکی بەخۆ بەڕێوەبردنە یعنی لەوەدا لە جەوهەرا لەیەکتر جیاوازن دووش لە فیدرالیزمە چەندە وڵاتانێک ئێستا بە پراکتیکی ینی لە هینە ئایان بینین ئێستا چەندە جۆرێک لە ماف بۆ کۆمەڵێک چەند جوگرافیایەکەی بەڵام دیسان لە ئەخیرمەتا لە دوجار ناوەندێکی دەسەڵات هەیە ناوەندێکی دەسەڵات هەیە کە ئەو دەسەڵاتانی تر کۆکات و باڵە دەستە بەسەر دەسەڵاتەکانی دیکەی ئەم فیدرالیە فیدرالیک چوارچێوەیەکی ئیداری وەرگرت بێ یاخود چوارچێوەیەکی جوگرافی یاخود چوارچێوەیەکی ئەتنیکیشی وەرگرتێ وەکو لە هەندێک شوێنی مرۆڤ ئەیبینێ لەمانە حرسێکیاندا لە حرسی فۆرمی فیدرالیدا دیسان ناوەندێکی دەسەڵات هەیە واتە هەتا شوێنێک ئەتوانن بێن و بچنیانی تیاابێ بەڵام لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە ناوەندێکی دەسەڵات نییە چونکو ئەمە لەگەڵ ڕاستنەی گردوونیشە ئاگونجێت گردون بۆ خۆی ناوەندێکی نییە نی تۆ بڵێ ئەمە ناوەندی گردوونە ئەمە شوێنێکی گردوونە ئەرچی ئەوەی دەسەڵاتە فیدرالیە لە ناوەندێکە ئاراستە ئاکرێت چەندە ئیتر دەکرێت لە یەکێکیانە دەستڕۆی یاخود بڵێن سەلاحیەت ئەدا بەیەکی بە ناوەندێکی دیکە ئیترە ناوەندە کەنار ئەبێ یاخود شوێنێکی تر ئەبێ بۆ منە ئەڵمانیا بێنیتە بەرچاو سیستەمێکە چوارچێوەیەکی فیدرالی خۆی هەیە بەڵام پێدانی دەستڕۆیی
کە دەستڕۆیی بۆ خۆی بەشێکە لە میکانیزمی دەسەڵات ئەو پێدایان دەستڕۆیە لە شوێنێک و بۆ شوێن لە ئەڵمانیا وەک لەوەی کە ئێستا بۆ نمونە لە هیندستانە ئەیبینی یان لە ئیماراتە یان لە ئەمریکا ئەیبینی زۆر جیاوازترە لەگەڵ یەکترە یاخود ئەو مۆدلی کە ئێستا لە عێراقا دەیەوێت پێک بێ کە هەڵبەتە فیدرالی نییە ئەوەی کە ئێستا پێک دێ لەسەر دەستور فیدرالیە بەڵام لە پراکتیکا فیدرالی نییە بەڵێ نە مرکز وەکو فیدرالی هەسوکەوتەکە نە هەرێمی کوردستانیش وەکو فیدرالی هەسوکەوتەکە هیچیان فیدرالیان ئەسڵا قبول نیە لە پراکتیکا هەردووکیان بەڵام لە کۆنفیدرالیزمی دیموکراتیا ئەمەیان مەطرح نییە ئەم دابەشکردنی دەسەڵات نییە بەڵکو ینی هەموو پێکهاتەکانی کۆمەلگا ئیتر ئەم پێکاتە پێکاتی ئاینی دەبێ نەتەوی ئەبێ کللتوری بە تایبەتی بنێ کۆی پێکاتە کللتوریەکان دەتوانن لە چوارچێوەیەکی فۆرمی خۆیاندا کۆنفیدراتیف بژین کۆنفیدراتیف خۆیان بەڕێوە ببن ئەمە خاڵی بنچینەیە نەک لە دابشکردنی دەسەڵاتیان دەستڕۆیی وەکو بڵێن لەینابێت لەکتر جیاوازێکێت جەوهریە شکل نییە باشە بەپێی هەر بەپێی ڕوانگەی ڕێزدار ئۆجلان و هەر بەپێی ئەوەی کە شرۆڤەی ئێوەشکان کە ئەساس خۆ بەڕێوەبردنە نا بەڕێوەبەرێکی ناوەندیە لەسەرەوە دەزانین کە بنەماکانی ئەم خۆ بەڕێوەبردنە بەتایبەتی سێ بنەمای گرنگ مەسلەی دیموکراسیە مەسلەی جەندەرە و مەسلەی ئۆکۆلۆژیە ئێوە ئەو بنەمایانەی ئەنا ئەوەی کە کۆنفدرالیزمی دیموکراتی وەکو سیستم لە سەری ڕائەوەستێت ئەگەر لەو سێوە دەست پێ بکەین چۆن ئێوە بڵین هەیکەلی کۆنفدرالیزمی دیموکراتیک وێنەئەکەن بەڵێ بۆ خۆی لە دیموکراسیەتە ئەو دیموکراسیەتی کە تایە بە بنچینەوە دەکرێت دیموکراسیەتی ڕاستەوخۆیە لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە سێشت بە بنەما وەرناگیرێ وەکو لە دیموکراسیەتی باوە ئەیبینین یان ئەو دیموکراسیەتی کە بڵێن ئین کراوە بە فۆرمی دەسەڵاتی پێدراوە لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە سێشت بە بنچینە وەرناگرێ زۆرینە و کەمینە بچووکی و گەورەی بەهێزی و بێهێزی ئەمە تەبەن دەناسێدێن ئەمانە بەچواتایەکدی واتە لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە کێ زۆرترین وەکو چەندایەتی زۆرترین کەسە یان زۆرترین هێز ئەینە یان بەهێزترینە یان بڵێن گەورەترینە ئەمانە لە بواری ئەتنیسیتە و دین و مەزهەب و یان پێکهاتەکانی دیکەی پێکهاتە چاندیەکان کللتوریەکان بە بنچینەوە ناگیردرێ بەڵکو تۆ چیت بە ناسنامەی خۆیان ئاگیرێت ئەوەی کە لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە ئاگیرێت یەکسانیە لە دەرفەتەکاندا یەکسانیە لە بەشداربووندا واتە لە دیموکراسیەتی باوە یەکسانی لە دەرفەتەکانان نییە بەڵکو گەورەترین بەهێزترین زۆرترین ڕۆڵی یەکلاییکەرەوەی هەیە لە ئینەکاندا لە چارەسەرکردنی کێشەکاندا لە یەکلاییکردنەوەی کێشەکاندا لە هەسوکەوتکردن لەگەڵ یەکتریشە زۆرترین بەهێزترین گەورەترین پێوانەیە بەڵام لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە یەکسانی لە دەرفەتەکانە هەیە ئەمە خاڵێکی بنچینەیە و هاوشانی تەنیا یەکسانیش نە هاوشانی ئەمە دەبێت بە دیموکراسیەت دادپەروەری و ئازادیش لەگەڵ یا هەبێ اینجا ئەو یەکسانیە واتادار دەبێت چونکە یەکسانی زۆرجار عەدالەت لەگەڵ خۆیان نایەنێت دەکرێت لە یەکسانی هەبێ بەڵام عەدالەتی تیان نەبێ یەکسانی هەبێ و ئازادی نەبێ بۆیە لە یەکسانیە دەبێت دەڵێن دیموکراسیەت یەکسانیە لە بەشداربووندا بەڵام دەبێت عەدالەتیش لە بەشداربوونەکە هەبێ و ئازادیش لە بەشداربوونەکە هەبێ ئەو کاتە ئەو یەکسانیە واتادار دەبێت لە دیموکراسیەتی ڕاستەوخۆیە ئەمە بنچینەیە بۆیە لە دیموکراسیەتی کە بڵێن فۆرمی کراوە بە دەسەڵات و دەسەڵاتگەراییە زۆرینەیە کەمینە زۆرینە و کەمینە مەطرحە بەهێزی و بێهێزی مەطرحە ئیتر ئەم بەهێزی و بێهێزی لە هەر بوارێکە بێ کللتوریا بێ ئابووریا بێ یان سیاسیا بێ یان دەستڕۆیی ئینە بێ ڕێخستنبوونا بێ کامیان بێ ئەمانە مەطرحن بۆیە لە دیموکراسیەتی ڕاستەوخۆی ئەمانە ناکرێتین خاڵێکی دیکەش هەیە بۆ منە دەکرێت ینی تەنیا یەک چوارچێوە بۆ دیموکراسیەتی ڕاستەوخۆ نیە بۆ منە تەنیا ئەمە لە چوارچێوەی کارژێریە واتە ئیداریە نییە یان لە چوارچێوەی بۆ منە دینێ مەزهەبە یان نەتەوە یان گەلە ئەمانە نین بۆ منە دەکرێت هەموو ئەمانە چوارچێوە بن
لە یەک کاتە لە یەک کۆمەلگایە لە یەک جوگرافیایە هەر لە چوارچەوەی دیموکراسیدا مەسەلەی ئاماژەت بەوە کرد کە ئەساس یانە بنەما دیموکراسی ڕاستە و خۆیە و دەزانین هەڵبژاردن بە هەمان شێوە بەڵام لێرەدا ئەگەر وەکو تایبەتمەندیەکی دیکە مەسلەی ئەوەی کە لە دیموکراسی ڕاستە و خۆدا لە هەڵبژاردننی ڕاستە و خۆدا دواتریش دەسەڵات بە شێوەی ئەستونی نییە بەڵکو بە شێوەی ئاسۆی دەچێتە پێشێ دەسەڵات مەترحنی ئەستا دەسەڵات مەترح بەڵام لە بەڕێوەبەریدا لە شێوازی هەڵبژاردننیش هەڵبژاردن بە شێوەیەکی ئەوە نییە بۆ نمونە مەودایەکی 4 ساڵە نییە کە تۆ کە بەڕێوەبەریەک لە دەسەڵاتدا بێت بەڵکو بە شێوەی ئەستونی بە شێوەی ئاسۆی دەکرێت ئەوە بگۆڕیان ئەستونی نییە کە لەسەرەوە بێ ئەگەر بکرێت لەسەر ئەوەش بێ کە دواتر بچی لەسەر بنەماکانی دیکەی کۆنفدرالیزمی دیموکراتی وەکو باسم کرد لە خودی سیستەمەکە لە جەوهری سیستەمەکە شتێک نییە ناوی دەسەڵات بێ دابشکردنی دەسەڵات یان دەسەڵات بەڵکو ئەوەیە کە تۆ چۆن بتوانانی خۆی بەڕێوە ینی لە کۆڵانێکە ئەمە یەکێک مەسەلەن دەبێت بنچینی هەموو ئەو کۆمەلگایە لە کۆڵانێکەوە لە گەڕێکێکەوە تەنان لە نیوەی کۆڵانێکش ئەتوانن ئینبن ینی ئەوەندە تۆ نمونێکی ڕۆژاوە بێنیتەوە لە ڕۆژاوی بۆ من ئێستا لە ڕۆژاوای کوردستانە هەنگاوە سەرەتایەکانی ئەنرێ کە خۆ بەڕێبەرەتی هەوڵی جێگیرکردنی ئەدرێ بۆ من لە هەموو گەڕێکێکدا هەموو کۆڵانێکدا هەموو گوندێکدا ئەنجومەنی خۆیان هەیە ئەو ئەنجومەنە لە چوارچەوەی ینی کۆمۆنی مەسەلەن ژیانی کۆمۆنی تەنیا چوارچەوەیەکی ئیداری نییە بەڵکو شێوازی ژیان شێوازێکی کۆلەکتیڤە شێوازی هەڵسو کەوتکردن لەگەڵ یەکتریشیا کۆلەکتیڤە تەنیا مەسلەیەکی کارژێری نییە ینی ئەم سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتی تەنیا سیستەمێکی کارژێری نییە بەڵکو سیستەمێکی ژیانیشە شێوازی ژیان و بیرکردنەوەی هاوبەشیش ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەدا لە ڕۆژاوای کوردستاندا ئێستا لە ژێرەوە هەموو سیستەمەکە ئاواکراوە اینجا لەسەرەوە ئێستا بەڵێن کانتۆن وەکو ئێستا کە بڵێن سیستەمی کانتۆنی بڕێوە ئەچێ کانتۆنی مۆدیلێکە لە مۆدیلەکانی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە یعنی هەموو مۆدیلەکان تەنیا کانتۆن نییە دەکرێت بێناوی بێ کانتۆنیش سیستەمی کۆنفدراتیڤ بەڕێوە بچێ لە چییە لەوەی کە تۆ بێنە بەرچاوی خۆ لە کوردستانە دینی جیاوازە نسکەی بۆ من حل لە کوردستان نسکەی حەوت دین بە شێوەیەکی فەرمی ئێستا ئامادەجییان هەیە سیستەمی بەدەیان مەزهب هەر دینێک کۆمەڵێک ئاینزایی هەیە جگە لەمانە شێوەزار کولتوری جیاواز عشیرەت کە هێشتا لە چوارچەوەی لە بۆیتی عشیرەتی خۆیاندا ماونە ئەمە هەر کوردە ناوەکوێتێکی دیکە تەنیا کورد تەنیا قسە لەسەر کوورد دەکەین ئەگەر وەکو نمونە بێنینەوە هەڵبەت ئێوازان لە کوردستانە ئاینی جیاواز ئەتنیکی جیاواز گەلی جیاواز نەتەوەی جیاوازی تر هەر ئەمە دیسان ئەمەیان جیاوازتر بۆیە کۆنفدرالیزمی دیموکراتیک لە بچووکترین خانەی اینەوە کە دەبێتە سەرەکیترین خانەی کۆمەلگا لێوە سەرچاوە پێشەکەوێت گەڕەکێک پێویستی بەوە نییە بۆی کە کێشە و گرفتەکانی خۆی چارەسەرکە بچێتە ناوەندی شار یان کۆڵانێک بچێتە ناوەندی گەڕەک لە کۆڵانەکە کێشەکانی خۆیان چارەسەرەکەن مەسلەی دادپەروەریە مەسلەی ئازادیە مەسلەی بڵێن خۆبەڕێبردن ینی ئیشە کارژێڕەکاندا لە چوارچەوەی ئەنجومەنی ئەو کۆڵانەدا کاری خۆیان بڕێوە ئێستا بۆ من لە ڕۆژاوای کوردستانە ئەمە بە شێوەیەکی کردداری بڕێوە ئەچێ سەرەتا زەحمەتێک هەبوو بەڵام ئێستا دوایەوەی کە خەڵکی کۆمەلگاکە بینی بەرهەمدارە ئەمە تەمان لە هەموو بوارەکاندا لە ئەگەر پۆلینی بکەین بوارەکانی ژیان زیاتر لە 8 بوارە تا 11 بوار ئەتوانێت جێگەی خۆی بگری لە بواری بەرگری ڕەوادا لە بواری کولتوریدا لە بواری سیاسیدا لە بواری کارجێریدا لە بواری ئاسایشیدا لە بواری ئابووریدا لە بواری بڵێن جڤاکیدا کۆمەڵایەتیدا لە بواری بڵێن دیبلۆماسی ئەو کە ئێمە پێڵێن بە زمانی ئێستا پێڵێن دیبلۆماسی خۆ بڵێن دیبلۆماسیەتی گەلدا پەیوەندەکاندا هەموو ئەو بواراندا ئەشت بواراندا بە شێوەیەکی
لەناو خودی یەک کۆڵانە یەک گوندا بەڕێوە ئەچێ کەواتە لەوێ پنتێک نییە کە دەسەڵاتی تیا کۆ بێت وەکو ئێوەش باسان کرد 4 ساڵ جارێک بێن هێن بێت ئەم دەرفەتەشی بۆ دروست نابێت ساڵانە ئەگۆردرێ ساڵانە ئەمە ئەگۆردرێ نەتەنها ساڵانە دەکرێش مەسەن بۆ نمونە کۆمۆنی گەڕێکێک دەتوانن کۆ ببنەوە ئەگەر ئەو بەڕێوەبەریەک کە پێشتر مەسەن هەڵبژێردراوە کە بۆ خۆ بەڕێوەبردننی بۆ نمونە گەڕێکەکە یا گوندەکە دەتوانێت زۆر بە ئاسان بگۆردرێت هەر بۆیش ئەو تایبەتمەندی ئەستونیە ئاسۆیە لێرەدایە ئەنە بەوەی نییە کە ماوەیەکی دیاریکراوی هەبێ بەڵکو گەل دەتوانێت لە هەڵبژانی ڕاستە و خۆدا دەتوانێت بەڕێوەبەرەکان بگۆڕێت ئەوەی ساڵانەکە چۆنە ینی بڵێن زۆرترین مەودا ساڵێکە بەڵام دەتوانن لە هەفتەیەکیشە چەند جارێکشدا کۆی گەڕەکەکە کۆی ئینەکە کۆ بنەوە و کۆمەڵێک بابەتی چارەنووسازی تایبەت بۆ گەڕەکەکە چارەنووسازە یەک لای بکەنەوە. ئێستا باسیەوەمان کرد کە سیستمی خۆبەڕێوەبردنیان بڵێن سیستمی کۆنفدرالیزمی دیموکراتیک سیستمێکی خۆبەڕێوەبردنەوە ئەو خۆبەڕێوەبردنانە جەنابەتیش باست کرد کە لە هەموو ئاستەکاندا بۆ نمونە جوواکی کولتوری پاراستنی ڕەوا و زۆر ئاستی دیکە دەگرێتەوە کە ئەو بڵێن شێوازی خۆبەڕێوەبردنەکە دیاری دەکات. بەڵام ئەوەی وەکو بنەمایە بۆ ئەمیانە لە هەموو خۆبەڕێوەبردنێکدا بنەمای گرنگەکان ئەوەی کە لەسەری ڕابۆستە دیموکراسی کە باسمان کرد دواتریش مەسلەی ئێکۆلۆژی و مەسلەی جەندەرە باشە ئێکۆلۆژی بۆ بنەمایەکی کۆنفدرالیزمی دیموکراتیک پێک دێنێت بۆ ئێکۆلۆژی ئەوەندە گرنگە بەتایبەتی لە هەرێمێکدا کە بەڕاستی قەت ئێکۆلۆژی ئەوەندە بڵێن گرنگی پێنەدراوە بەتایبەتی لەلایەن دەوڵەتەوە لەلایەن سیستەم و شەریکات و ئەمانەوە ئێکۆلۆژی یاخود ژینگە پارێزی چەمکێکی هەڵەی کە ئێستا مرۆڤایەتی دووچاری کارەساتی زۆر گەورەیە ئەتەگەر ناوی لەبرێ کارەسات یان مەرگەساتی زۆر گەورە کردووە خاڵی ئەوەیە کە مرۆڤ ناوەند ئەبینێ یان لە گردوونە ئەو چەمکی ئەوەی کە مرۆڤ ناوەندی گردوونە هەموو گردون دەبێ بکەوێتە خزمەتی ئەو هەرچی پێداویستەکانە بە چۆنی دەوێت ئاوا و ئەمە خاڵێکی بنچینەیە ئەم مەسەلا لە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە پێچەوانێ چۆن پێچوانێ بۆ مانای کە مرۆڤ لە گردوونە ناوەند نییە ئەندامێکە لە ئەندامەکانی گردون زیندەوەرێکە لە زیندەوەرەکانی گردون چۆن مافی هەیە ئەرکیشی لەسەرشانە مافی ئەوەی نییە وەکو هەندێک فەلسەفە یاخود هەندێک ڕێبازی حتا فێندەمێنتاڵی بیرەوە ئاراستەوەکەن کە مرۆڤ هەموو ئەو گردونە بۆ مرۆڤ خۆڵقاوە ئەو چەمکێکی زۆر مەترسیدارە سیستەمی سەرمایهداری مۆدرنیتەی سەرمایهداری قورسایەکی زۆری لەسەر ئەم چەمکەی کردووە کە مرۆڤ ناوەندە لە نێو مرۆڤیشە سیستەمی دەسەڵات ناوەندە لە نێو سیستەمی دەسەڵاتیشە ئەوانەی کە سەرمایە گوزاری ئەەکەن ناوەندە لەمەدا ئابووری ناوەندە ئابووری بۆ مانایی کە قازانج ئابووریەکەش لەسەر بنەمای قازانج بەڕێوەچێ بۆیە هەموو گردون ڕوانینێک و پەیوەندیەکی یاخود هەسوکەوتێکی لەسەر بنەمای قازانجی لەگەڵاکری ئەمەش دۆخێکی تراژیدای بۆ کۆمەلگای مرۆڤایەتی دروست کردووە تەنانەت کۆی گردوونی خستۆتە ینی گۆی زەوی خستۆتە ژێر هەڕەشێکی گەورەوە لەو ڕوانگەیەوە ئازادی یەکسانی دادپەروەری بێکۆژیان هەموو لە ڕوانگەیەکی ژینگە پارێزیەوە واتەدارە بێت ئەمەش ڕوانگەیەکی گردوونیە بۆ مەسەلەکە بۆ مانای کە نە ئازادی نە یەکسانی نە بێکۆژیان هیچ واتایەکی نابێت ئەگەر کۆی گردون ئێمە نەپارێزین پاراستنی گردون یان بەواتایەکی دیکە پاراستنێکی ژینگە پارێزی ڕوانێکی ژینگە پارێزی بنچینەیە بۆ کۆمەلگا ئەمە تەنیا مەسلەیەکی ئەوە نییە کە ئێمە گەرددار و درەخت و ئەمانە دەپارێزین ئەمە ژینگە پارێزی مەسلەکە لەوەدا نییە یەکێک لە بنچینە سەرچیەکانی سیاسەتی دیموکراتی لە تەمە سیاست نابەتەنیا چۆن ئێمە کۆنفدرالیزمان بەتەنیا قبول نییە کۆنفدرالیزم دیموکراتیکمان قبوڵە سیاستش بەتەنیا نە بەڵکو سیاسەتی دیموکراتی یەکێک لە بنچینە سەرەکیەکانی سیاسەتی دیموکراتی هاوسەنگی دروستکردنە لە نێوان ئینسان و ژینگەیە وەک چۆن دروستکردنی هاوسەنگی لە نێوان مرۆڤ تاک و کۆمەلگایە ئامانجێکی سەرەکی سیاسەتی دیموکراتیە ئامانجێکی دیکەی سەرەکیەوەی کە تۆ لە نێوان کۆمەلگا و مرۆڤ لە نێوان کۆمەلگا و ژینگەیە ژینگەی سروشتی هەڵبەتە نەک ژینگەی کۆمەڵاتیە چۆن بتوانێت هاوسەنگی دروستکەیت ئەمە خاڵێکی بنچینەیە لەسەر ئەو بنەمایە
سیستەمێکی خۆبەڕێوەبەر بەڕێوە ناچێت ئەگەر تۆ ژینگە پارێزی نەبێت ئازادیش ئەو کاتە واتایەکی نیە ئەگەر ژینگە پارێزی نەبێت لەم خاڵەوە باشە لە ڕوانگەی ژینگە پارێزی و بەڕێز جودی مەسەلا بۆ نمونە لەو ئاستەدا کە ئەگەر پێداویستی ئامانجە نەک قازانج وایە بەتایبەتی تۆ لە پراکتیکی ژیانە مەسەلەی ژینگە پەیوەندی تەنها بە وڵاتێکەوە بە گەلێکەوە بە نەتەوەیەکەوە نیە ژینگە یانە شوێنێک کە مرۆڤی لێدەژی پەیوەندیەکی گشتی بە هەرێمێکی زۆر بەرزترەوە هەیە هەرێمێکی زۆر بەرفراوانترەوە هەیە بۆ نمونە هەر ئێستا کە باسی بڵین ژێراویکردنی هەوا دەکرێت ئەگەر لە چینەوە بکرێت خەڵکی دیکەی ئەو پڕی دیکەی دنیا تووشە بن بۆ نمونە چەرنۆبیل لە رووسیا ڕوویدا بەڵام تۆزەکانی چەرنۆبیل هەتا نێوەڕاستی ئوروپاش هات یانە خودی ئەو ڕوانگە من بەبستم لەباری فەلسەفیەوەیە کە ژینگە شتێکە ئەو سنوورانە ناناسێت لەبەر ئەوەی کە خودی تەبیعەتی ژینگە وایە کە ژینگە شتێکە کە مڵکێکی گشتی و ئەوەیە لەو ڕوانگەوە پێت وایە کە ئەم بنەمای ژینگە چ گرنگێکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کە بەتایبەت ئەو هەموو گەل و نەتەوە و پێکهاتە جیاوازەی تێدایە یعنی ئەمە بۆ خەڵکی دوو خاڵ هەیە لە مەسلەی ژینگە پارێزیە زۆر گرنگە یەک ژینگە پارێزی پەیوەند بە مەسلەی ئابووریەوە بەتایبەتی ئەو پیشە سازگەراییەی کە ئێستا برین لە ئەوروپادا پێشکەوتووە و نە پیشە سازگەرایی ئەو دۆخی کە توانی یعنی تر هەموو شتێک لە چوارچەوەی کاڵا ئابینێ و لە چوارچەوەی قازانجە هەڵسوکەوت لەگەڵاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێکدا کە کۆمەڵێک لە چوارچەوەی سنووری دەوڵەت نەتەوە و کۆمەڵێک دیکە هەموو پارچە کراون وەک ئەوەی کە هەرێمێکە جوگرافیایەکە وەکو این پارچە کرابێ ژینگەی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێکۆ عیلاقەدارەکە وەک بێکۆ پەیوەندیدارە یعنی تۆ لە نێوان کوردستان و ئەوەی کە ئێستا پێگوتێ کوردستان لەگەڵ بلوچستانە یان لەگەڵ بڵێن عەرەبستانە لە چیا لێکی جیاکەیتەوە هەموو پەیوەندی بێکەوە هەیە ئێستا بچووکترین نەخۆشی لە شوێنێکا بێ جیهانگیر بووە گلۆبال بووە ینی بە شێوەیەکی گلۆبال بڵاوە بێتەوە لەبەرەوە لە کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا سنوورە نمونەیەکی سنوورناناسێ نمونەیەکی بەرچاو بۆ نمونە ئاو ئێستا ئاوی کوردست بڵێن لە چیەکانی کوردستانەوە دژلە و فرات بە نێوی چەند وڵات یانە چەند دەوڵەتی نەتەوەی کە ئێستا هەیە تورکیایە سووریایە عێراقە ئەمە کە لە ڕاستیدا ژینگەی خودی ژینگەی هەرێمەکە وایە ئەنە خۆزایی وایە بەم هەرێمەدا بڕوە بەڵام دەوڵەت نەتەوە دێت بۆ نمونە پێشماوە بگرێت ئەگە بپرسین دژلە و فراتی کێ پورمە ئێستا وەکو دەوڵەت بە سێ دەوڵەتە تی ئەپەڕێ هیکێ ئەگە وەکو دەوڵەت حسابی هەرکەس بەشێکی خۆی ئەیبات و بەڵام هەر کەسێک لەسەر بنەمای پاوانکردن قۆڕەخکردن هەسوکەوت لەگەڵ ماوەک بەڵام بۆ منە بەرەز وەجەلان دەڵێت چۆن یەکێتی ئەوروپا کاتی خۆی لەسەر بنەمای یەکێتی ئاسن و بڵێن خەلووز یەکی گرت ئێمە توانێت لەسەر بنەمای دژلە و فراتە کۆنفیدرالیزمی دیموکراتیک پێش بخەین لە کۆنفیدرالیزمی دیموکراتیک ئەگەر باشتر بۆی باشتر بکەین کۆنفیدرالیزمی دیموکراتیک چوارچێوەی هەیە کۆنفیدرالیزمی دیموکراتیک لە هەر بەشێکی کوردستان بۆ خۆی چۆن سیستەمی کۆنفیدراتیڤ بەڕێوە بچێ لە هەر بەشێکی کوردستانە کۆنفیدرالیزمی دیموکراتیکی کوردستان کۆی کوردستان واتە هەر چوار بەشی کوردستان وەکو کولتورێکی جیاواز وەکو کولتورێکی هاوبەشی ئەم کۆمەلگایی کە هەر چوار بەشی کوردستان پێیان وەکوتێ کوردیان کوردستان یان گەلی کوردستان هەر چەمکێکی دیکە بێت ئەمە کۆنفیدرالیزمی دیموکراتیکی دووەم کە سیستەمێک لە ئاسی هەموو کوردستانەیە هیچ سێم کۆنفیدرالیزمی دیموکراتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە کە هەموو گەلان و ئەتنیک و پێکاتە کولتورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوەی ئەو پرەنسیبانەی کۆنفیدرالیزمی دیموکراتیک یەکان گیرە بنەوە یەکێتیەکی دروستە بێ هیچ چوارەم کۆنفیدرالیزمی دیموکراتیکی جیهان گەلانی جیهان واتە ئەگەر تۆ ئەم چوار دەتوێت لە هەوڵی پێکهێنانی دایت مەسەلەی ژینگە پارێزی تۆشاکە بۆ هەمویان هاو بەشە یعنی کاتێک کە چینی ئۆزۆن تەنک دەبێ تەنیا ئەوروپا ناکەوێتە ژێر مەترسیەوە تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکەوێتە ژێر مەترسیەوە کۆی گۆی زەوی ئەکەوێتە مەترسیەوە و ناهاوسەنگی تێکەدا ئەم تێڕوانە ئیکۆلۆژیکە لەو خاڵەدا مەسەلەیەکی چارەنووسازە
بەبێ ڕوانینێکی ئیکۆلۆژیک بەبێ هوشیارێکی ئیکۆلۆژیک بەبێ سیستەمێکی ئیکۆسیستەمان بەمچینەوە بێ ناتوانێت کۆنفدرالیزمی باشە مەسەلەی لەمەشدا بە تایبەتی مەسەلەی سنوور مەسەلەیەکە دەبێت لەبەرچاو ناگرێت لە مەسەلەی ئیکۆلۆژیک لەمایەکی دیکە جەندەرە هەر لەم بەرنمەیەدا ئێمە چەند بەرنمەیەک لەسەر بە تایبەتی پێگەیژن لە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا وە بەگشتی تێڕوانینی فکری و فەلسەفی بۆ پێگەیژن کراوە یەکێک لە بنەماکانی کۆنفدرالیزمی دیموکراتیکیش پرسیژنە شرۆڤەی ئێوە بۆ خۆی مرۆڤ هەم ژن هەم پیاو هەردوو ڕەگەز لە کۆمە سیستەمی دەوڵەتگەرادا ئێوە ئازان لە سیستەمی دەسەڵاتگەراییدا چەندە فۆرمێکی نەرم و ئینیشی پێوە بدرێت چەندە جێگە بە ژنیش بدرێت بەڵام لە دوجاردا سیستەمەکە سیستەمێکی پیاوانەیە سیستەمێکی پیاوسالاریە ئەمە خاڵێکی دیکە ئەوەیە کە لەسەر بنەمای چەسانەوەی ڕەگەزی بەرامبەر بنیادنراوە لە سیستەمی دەسەڵاتداری لە سیستەمی کۆنفدرالیزمە ئەم هاوسەنگێت جارێکتر دێتەوە شوێنی خۆی ئەو ناهاوسەنگێکی هەیە هاوسەنگە بێتەوە ئەو لاسەنگەیەکی هەیە دێتەوە شوێنی خۆی لە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە ژن باڵادەست نییە لەبەرەوەی باڵادەست بوون بۆ خۆی جێگای نابێتەوە بەڵام ئەمەش هەیە کە جیاکارێکی پۆزتیڤە هەیە بۆی کە بتوانێت ئەم سیستەمە پێش بکەوێت جیاکارێک پۆزتیڤەکە بۆ ژن بۆ لایانی ژێندەرەکەی ئەمە لەوێدا دەست پێ دەکات و خاڵێکی دیکەش ئەوەیە کە ناکرێت تۆ کۆمەلگایەک باز لە ئازادی باز لە یەکسانی باز لە دادپەروەری بکەیت و جێگەی ژن تیان نەبێت پێگەی ژنی تیان نەبێت لەمەش گرنگتر لە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکە جگەلەوەی کە لە چوارچێوەیەکی هاوسەنگی نێوان هەردوو ڕەگەزە ژنیش تایە ڕۆڵی پێشەنگ ئەبینێ لە بنیاتنانیە بۆچی ڕۆڵی پێشەنگ ئەبینێ چونکو هەر لە ڕووی زیهنیەوە ئەگەر لێکدانەوەکی بۆ بکەین لە ژنە ژیری سۆزداری تیا زۆر لە پێشە لە پیاوە ژیری ئەنالیتیکی لە پێشە ژیری سۆزداری ژیری ئەنالیتیکی بەوەیەکەوە نەبێ ناتوانێت هاوسەنگێکی زیهنی دروست بکە بەمەش ناتوانێت لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی جیواکیەوە هاوسەنگێک دروست بکرێت ئەم هاوسەنگێ لە مەودای ئازادیە لە مەودای یەکسانیە لە مەودای دادپەروە لە مەودای بێکۆژیانە دروست بێت بۆیە شێوازی لە شێوازی هاوژینیەوە ئەوەی کە لە زمانی تراپی گوتری هاوسەری لە شێوازی هاوژینیەوە بگرێت تا دەگاتە کۆی خودی کۆمەلگا خودی سیستەمەکە ژن تایە پێشەنگە لە پێشەنگیش لە بەمانای باڵادەستی و ژن سالارەتی بەڵکو بەمانای گەڕاندنەوەی ئەو هاوسەنگیە سروشتی کە بۆ خۆی لە گردوونە هەبوو ئێستا تا ڕادەیەکی زۆر پێشێل کراوە تا ڕادێکی زۆر قەتیس کراوە لەم بوارەدا پێوانەی ئازادی لە پێوانەی ئازادی کۆمەلگاکدا لە پێوانەی ئازادی چەندە ژن تایە ئازادە ئەوەندە ژن بڵێن کۆمەلگاشتیە ئازاد دەبێت ئەگەر نمونەیەکی ڕۆژاوا بێنینەوە سیر بکە ژن لە ڕۆژئاوادا تەنیا خانمێک نییە و لە ماڵە خانمێتی بکات بەڵکو لە هەموو بوارەکانی ژیاندا بە بەرگری ڕەواشەوە کە تا ئەو کاتە لەوانەیە زۆر هین نەبێت نەبوو بێتە زۆر ڕۆژەف بەڵام تا ئاستی بەڕێوەبەرایەتی تا ئاستی خۆبەڕێوەبردن تا ئاستی بەرگریکردنیشدا چووە لەمەش گرنگتر ژن لە کۆی کۆمەلگاشە خاوەنی سیستەمێکی کۆنفیدراتیڤە یعنی ئەگەر ئێستا بێنینە بەرچاوی خۆمان چۆن ئێستا سیستەمێکی گشتی هەیە بە ناوی کەجەکە وەکو کەجەکە هەم سیستەمی ئەنی ماکێتی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە هەمیش تەفگەری ئاواکردنی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە بەڵام تۆ ئەبینیت لە نێو سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە شانبەشانی ئەمە شتێکی شەیە ناوی چۆن کەجەکە هەیە کەژەکەش هەیە کەژەکە واتە کۆمە ژنێن کوردستان لە کۆی کوردستاندا لە تەواوی تەفگەردا خاوەنی سیستەمێکی خۆبەڕێوەبەرە یان لە نێو کۆمەلگاشدا سیستەمێکی خۆبەڕێوەبردنی ژنێ بۆیە کۆنفیدرالیزمی دیموکراتیک لە مچینەدا بە ڕەنگی ژن بە جەوهری ژن بنیادەنرێ ئەو هاوسەنگەش لەوێدا سەرچاتی بۆیە یەکێک لە خاڵە بنچینە سەرەکیەکانی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی یان کۆنفیدرالی دیموکراتی پێگەی ژن تیا دەستنیشان دەوێت
ئێستا باسی بنەماکانی کۆنفدرالیزمی دیموکراتیکمان کرد بە تایبەتی ئەو سێ بنەمای ئەساسی کە دیموکراسی، جەندەر و ئەکۆلۆژی. دەزانین ئەمانە هەم وەکو چەمک لەباری تەنانەت لەباری تیئۆریکیشەوە کەم ناسراون، یانە ئەمانە ئیدە و فکری نوێن کە وەکو لە سەرەتای بەرنامەکەشدا وترا یەکەم جار لەلایەن ڕێزدار ئۆجەلانەوە باسکراون. ئێمە نمونەی ڕۆژاوی کوردستانمان هەیە کە وەکو مۆدلێکی پراکتیکی دەست پێکراوە، بەڵام پێت وایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەو هەموو کێشە و قەیرانە و بە تایبەتی بوونی دەوڵەت نەتەوەکانی تورکیا، سووریا، ئێران و ڕابردوویەکی دوور و درێژی چاوسانەوە و بەگشتی وەکوتم ڕۆژاوی کوردستانمان هەیە وەکو مۆدلێکی پراکتیکی ئەم کۆنفدرالیزمی دیموکراتیک. چەسپاندنی ئەم مۆدلە لە تیئۆریەوە بۆ پراکتیک پێت وایە دەگونجێت یا چەندە شیانی گونجانی هەیە؟ بۆ خۆی ئەگەر پاشخانی ئەو سیستەمە سیر بکەین، مرۆڤ وەڵامی ئەم پرسیارە ڕوونتر وەردەگرێ. لە پاشخانی ئەم سیستەمە پاشخانەکەی کۆی سیستەمی کۆی مێژووی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی ئەم پاشخانەی تیا بەرجەستەیە. بەو مانایی کە سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک ئەگەر بە ناوی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکیش نەبێت کە برێن ڕێبەر ئۆجەلان فۆرمێکی نوێی پێداوە، بەڵام لە نێو خودی کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا خۆبەڕێوەبردن هەبووە کە جەوهەری سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک. ئەمە لە ئاستی عەشیرەتەکاندا خۆبەڕێوەبردن هەبووە، لە ئاستی تیرەکاندا، لە ئاستی ئەتنیک و مەزهەب و تەریقەت و ئینەکاندا. تو سێرکە هەموو تەریقەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەریقەتە ئاینیەکان سیستەمی کۆنفدراتیفە لە ناو خۆیاندا، بە شێوەیەکی کۆنفدراتیف خۆیان بەڕێوەبردووە. ئاینەکان بە هەمان شێوازێکی خۆبەڕێوەبردنیان تایە مەوجودە، گەلانیش بە هەمان شێوە. یعنی لە پێش ئەم 100 ساڵە پێشەوەی دەوڵەت نەتەوە سیستەمی دەوڵەتنەوە بسەپێنرێ، نەک جێگیر بکرێت بە زۆر بسەپێنرێ بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، ئەوەندە مەسەلەی سنوور کێشە نەبووە. واتە گەلان لەسەر سنوورا کێشیان ئەوەنە دروست نەبووە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە بۆ خۆی بەواتەوە دێت کە کەش و هەوا یاخود بڵێن پاشخانێکی گەورەی مێژووی کولتوری هەیە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو کولتور هەیە. هەموو گەلێک، هەموو نەتەوەیەک، هەموو ئەتنیکێک کللتورێکی تایبەت بەخۆی هەیە و بەهێزیشە. ئەمە بۆ ئەو کللتورە بۆ ئەو بۆتە ناسنامە. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئاستی کللتوریشە کللتورێکی هاوبەشیش هەیە. کۆنفدرالیزمی دیموکراتیک لەسەر هەردوو کللتور بنیاد دەنرێ، واتە یەکێکیان پشتگوێ ناخە. چونکە ئەگەر یەکێکیان پشتگوێ خست لە ئاخیرا ئەو فاشیزمە دروستە بێت کە دەوڵەت نەتەوە پشتی پێبەسێ، ئەو شۆڤینیزمە دروستە بێت، ئەو دەماگیریە دروستە بێت کە دەوڵەت نەتەوە ئیشی لەسەرەکە. هەم کللتورە هاوبەشەکە بە بنشینە وەرەگرێ، هەمیش واتە لەسەر دوو قاچ ئەگەر بڵین وەکو قاچ حساب بکەین، وەکو شتێکی بەرجەستە بایۆلۆژیک، دوو قاچیە. قاچێکی کللتوری هاوبەشە کە هەموو گەلانتیایە هاوبەشن بە کوردیەوە، بە عەرەبیەوە، بە تورکمانیەوە، بە هینەوە. اینجا بەبێ لە بەرچاوگرتنی گەورەی و بچووکی ئەم کللتورە، بەبێ لە بەرچاوگرتنی بەهێزی و بێهێزی ئەو کللتورە، بەبێ لە بەرچاوگرتنی بڵێن زۆرینە و کەمینەی ئەو کللتورە، کللتورێکی هاوبەشەیە و هەموو تێدا بەشدارین. بەڵام هەموو گەلێکیەوە نەتەوەیەکیش کللتورێکی هاوبەشی خۆی هەیە. ئەمە لە گۆرانیەکەوە بگرە، لە ئاینەوە بگرە، لە مەزهەبێکەوە بگرە، لە زمان و لەهجەوە بگرە، کللتورێکی هاوبەشی هەیە. حتا ئەگەر تۆ زێدەڕەوەی نەکەین، زمانێکی هاوبەشیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە دەکرێت هێدی ئەگە پێش بکەوێت دەکرێت ببێتە زمانێکی هاوبەشی هەموو ئەو گەلان تیا بەیەکەوە قسەی تیا کەواتە زەمینە و پاشخانێکی گرنگی ئەم پاشخانە بۆ خۆی هێزێکی گەورەی بنیادنانی ئەو سیستەمەیە. ئەمە خاڵێک. دووەم، ئێمەش ئێستا بینیشمان سیستەمی دەوڵەت نەتەوە ئیفلاسی کرد. وەکو پولی دۆمینە ئێستا بە دوایەکە هەڵدۆشێتەوە. لە عێراقەوە دەستی پێکرد، ئەمە بە دوایەکە هەڵدەوەشێتەوە. ئەوانەیە کە لە هەڵیش نەوەشانێتەوە لە دۆخی هەڵوەشانەوەدان، لە دۆخێکدان کە ئیتر ناتوان بەردەوام بن. ئەمە چەندە ئەم ڕژێمە ستاتۆ پارێزانە، قەوارە پارێزانە لە حوڵی ئەوەدان کە بمێنەوە، بەڵام هیچ فاکتەری مانەوەیان کەم بووە. ئەمە خاڵی گرنگە. دومیش سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک خاڵێکی ئەساسی کە جیایەکە تۆ لە سیستەمی دەسەڵاتدارەتی ئەوەیە کە
لەسەر بنەمای سڕینەوەی کللتورەکان سڕینەوەی بەرامبەر نییە بەڵکو ئێوازان لە فاشیزمە سڕینەوەی جیاوازەکان بنچینەیە بۆ پێکەنانی فاشیزم بەڵام لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکدا نەسڕینەوە ڕێک بە پێچەوانەوە ئیبرازکردن و دانە پێشی هەموو کللتورە جیاوازەکان واتە یەکێتی جیاوازەکان لە ڕۆژهەڵاتی لە کۆنفیدرالیزمی دیموکراتیکە پێک دێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆ ئەبینیت بە هەزاران زمان و ئاین و کللتور و لاجە و هینەیە تەنانەت هەر لە نێو خودی کۆمەلگای کوردیە ناکرێت تۆ لەهجەیەک شێوەزارێک بەسەر لە شێوەزارەکانی دیکە بارە دەست بکەیت ئەمە کەسیش قبولی نییە هەموو ئەو بیرۆکانەی کە لەسەر بنەمای یەک دۆگماتیزم دوو لەسەر بنەمای دەمارگیری تند و تیژی بەڕێوە چوون لەگەڵ خۆیان ئیفلاسکردنێکی هێنا و قەتعامێکی گەورەی کۆمەڵکوژی گەورەی هێناوە هەموو کۆمەڵکوژیانەی کە ڕوویانداوە بە ئەرمەنیەوە کۆمەڵکوژی ئەرمەنیەوە بگرێت تا ئاگاتە ئەو کۆمەڵکوژیان لە بەرامبەر خودی کورد لە بەرامبەر خودی گەلانی دیکە کراون هەموو ئیتر دەرکەوت کە سیستەمی دەوڵەتنەتەوە چی لەگەڵ خوا لە قڕکردنێکی کللتوری دێنێ لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە ئەمە هەیە بۆیە توانای جێبەجێکردنی زۆرە بە سوودوەرگرتن لەو پاشخانەی کە هەیە یەک دووش لەو ئیفلاسی کە سیستەمی دەوڵەتنەتەوەین بۆ سێش لەمەدا گەلێک تایە پێشەنگایەتیەکە کە لە بەرامبەر گەلانی دیکە جۆرێک لە داگیرکاری جۆرێک لە سیستەمی توندوتیژی پێڕەو نەکردووە کە گەلی کووردە باشە لێرەدا گەلی کورد گرنگ پێم وایە ببێتە دوا تەوەڕ و پرسیاری بەرنامەکەشمان ڕێزدار ئۆجلان دەڵێت کە سیستمی کۆنفیدرالیزمی دیموکراتیک تەنیا چارەسەری پرسی کورد نییە بەڵکو پرسی هەموو گەلانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە ئاستێکی گەورەتریشدا بڕوانین وەکو جەنابەت باست کرد دەتوانێت هەموو گەلانی جیهان بێت بەڵام ڕێزدار ئۆجلان وەکو ڕێبەرێکی کورد و ئەم پرۆژەیەک بڵێن فکری سیستمی کۆنفیدرالیزمی دیموکراتی سیستەمێکە نەتەنیا بۆ کورد بەڵکو بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەڵام هاوکات دەزانین کە لە دروستبوونی دەوڵەتنەتەوە کورد وەکو بۆ خۆش ئاماژەت پێکردە بە تووترین شێوە چەساوەتەوە نکۆڵی لە بوون و ناسنامەی کراوە و ئێمە بمان هەیە و نەمان هەیە کوردیش بۆ خۆی بە جۆرێک لە ژێر کاریگەری کولتوری دەوڵەتنەتەوەدایە کە دەوڵەتی نییە کورد بێبەشە لە مافی دروستکردن و بەڕێوەبەری خۆی پێت وایە لێرەدا یانە پێگەی کورد لەم سیستەمەدا کە بۆ خۆی تەجروبەی ئەزمموی دەوڵەتنەتەوەی کردووە و ئەو بڵێن ڕێکشۆنەی کە خودی بڵێن بەتایبەتی ئلیتی ناسیۆنالیزمی کورد لە بەرامبەر ئەمە نیشانی دەدا تۆ پێت وایە تا چەندە ئەم دوو بۆچوونە لێ بەتایبەتی بۆچوونی دەوڵەتنەتەوە کە بەسەر بەشێک لە ناسیۆنالیزمی کووردا سزاڵەوە لە بەرامبەریشدا سیستمی کۆنفیدرالیزمی دیموکراتیک یعنی بۆ خۆی کورد وەکو گەل وەکو کللتور وەکو پێکاتێکی کللتوریش لە ڕۆژهەڵاتی ناوەستە بۆ خۆی قوربانی یەکەم و قوربانی هەرە مەزنی سیستەمی دەوڵەتنەتەوەیە مەرگە سادەکە لەوەدا کە کورد بۆ خۆی دەیەوێ خۆی ینی نەکورد بڵێن ناسیۆ ئەوەی کە بڵێن ئەو ئەلیتە یاخود ئەو دەستە بژێرەی کورد کە هەوڵی ئەوە ئەدەن کە لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە ئاواتەکان بێتە دی واتە ئازادی و یەکسانی و دادپەروەری و گەیشتن بە مافەکانی کورد بە دەوڵەتەوە گرێتن ئەمە لە کاتێکدا دەوڵەت بۆ خۆی کۆسپ و ئاستەنگ و ڕێگری ئەساسیە بنچینەیە لەوەی کە کورد بگاتە بە ئامانجەکانی بۆیە ئەو شێوازە خەونبینی کە هێشتا وەکو خەون ماوەتەوە هەندێک ئەڵێن خەونی شاعیران و هەندێک ئەڵێن هین ئەم خەونە بۆ خۆی زێنێتێکە ئەقلەتێکە ناهێڵە کورد بە دوای ئەلتەرناتیفی دیکە بگەڕێ ئەمە خاڵ دووەم بە قەناتی من کورد لە هەر کەسێکی دیکە زیاتر زەرمەند بوو لەوەدا و لە هەر کەسێکی دیکەش زیاتر سوودمەند دەبێت لە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیە بۆ چونکو دەتوانێت هەموو ئەو داخوازی و ئاواتانەی کە ڕیزمان کرد ئەمانە دەتوانێت لە چوارچێوەی کۆنفیدرالیزمی دیموکراتیەکە پێکی بێنێ بەدی بێنێ جگە لەمەش لەگەڵ گەلانی دیکەشدا هاوتەری بژی بێ ئەوەی کە جۆرێک لە خۆ کەم دیتن جۆرێک لە باڵادەستبوونی ئەوانی تر هەبێ بەسەریە و نەک ئەمەش ئێمە کە دەڵێن گەلی کورد داینەمۆی دیموکراتیزەبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و داینەمۆی یاخود بڵێن پێشەنگی بنیادنانی سیستەمێکی جواکی سیاسی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیە
لەوەدا بەمانە ئەوەیە کە کورد بەسەر گەلایەندیکە باڵا دەست ببێ بەڵام ئەم ئەرکەمێژیە کەوتوتە سەرشانی ئەوە ئێستا تۆ سیرکە لە ئەوروپا بۆ خۆی یەکێتی ئەوروپا بۆ خۆی سیستەمێکی کۆنفیدرالیە ئەوروپا بۆ خۆی بەڵام کۆنفیدرالێکی دەوڵەتیە هەندێک لەو گەلانەی کە لە ئەوروپادان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە یەکێتی ئەوروپای واتە بڵێن مادەی سەرەکین ینی بنشینن لە یەکێتی ئەوروپای ئەگەر ئەوانە دەربچن لە یەکێتی ئەوروپا ڕەنگ بێت یەکێتی ئەوروپا و خۆی نامێنێتەوە تەنانەت ئەوەی کە ئێستا بازنەی یۆرۆش کە دروست بووە بۆ خۆیان نەواتی ئەوە نیشانە دەکە گەلهایەکەن یان دەوڵەتهایەکەن لەناو دەوڵەتگەلێکەکەن لەناو یەکێتی ئەوروپایە ڕۆڵی بنچینەییان هەیە لە هێشتنەوە یەکێتی ئەوروپا وەکو یەکێتی ئەوروپا کە سیستەمێکی کۆنفیدرالی بەڵام دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستشە ئەمە وەکو بڵێن کورد کاندیدە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم ڕۆڵە ببینێ باشە هاوکات دەزانین کە ڕێزار و جاران بۆ خۆی زۆر بەڕوونی یانە باسی پێکێنانی فدراسیۆنی کورد دەکات هەرچوە پارچەی کوردستانیش دەتوانێت بگرێتەوە کورد وەکو فدراسیۆنی خۆی لە ناو فدراسیۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەگرێت بین ئەگەر بینی ئەم لەبارەی تئۆریکەوە بیخێنە بڵێن نمونەی ڕۆژانەی دواتر لە سیاسەتی کوردیدا زۆر جار ڕێزار و جەلان لە نۆتەکانیدا پێداگری لەسەر کۆنگرەی نەتەوەیی دەکات بەستنی کۆنگرەی نەتەوەیی دەکات لە نێوان پارتە کوردیەکاندا پێت وایە ئەمە لەبارەی چەندە لەگەڵ ئەو ڕوانگەیە کە دەبێت کورد وەکو بڵێن یەکگرتنی کورد لە فدراسیۆنی کوردیدا لە ناو فدراسیۆنی ڕۆژهەڵاتی فدراسیۆنی دموکراتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ ئەوەی بە ڕۆژانە کورد بڵێن تەمرین و ئەزمموی ئەم پێکەوە ژیان و یەکگرتنی خۆی بکات کە ڕۆژانە بڵێن ڕێزار وجانە لە نۆتەکانیدا باسی دەکات یعنی بۆ خۆی ئەو کۆنگرێتەوەی بۆ خۆی ناکۆک نییە لەگەڵ خودی سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە بۆ چونکە ئێمە بۆ خۆمان داواکەین کە گەلانی دیکەش هەمان کۆنگرێ ببەستن بۆ منە تورکمان ئاسووری سوریانی ئەرمەنی جوولەکە گەلانی دیکەش لە نێو کوردستانیش ئەوانەیە کە لە نێو کوردستانیش ئەوانەیە لە دەرەوەی کوردستانیش کۆنگرەی نەتەوەی یان کۆنگرەی نەتەوەی کوردیان هی گەلی کوردستان کە هەردووکیان جیاوازن لە یەکتر هەڵبەتە لە واتایە و لە جەوهەریشە جیاوازن دەبێتە زمینەیەک بۆ ئەوەی کە کورد لە چوارچەوەی کۆنفیدرالیزمی دیموکراتیکە وەکو مەرجعیەتێکی نەتەوەی بتوان بێنە لای یەکتر ئێمە ئەمە بۆ شارێکیش داوا ئەکەین تەنیا بۆ گەلی کورد داوا ناکەین ینی بڵێت ئەمە ئین بێت ئەوەی کە من لە ڕوانگەی ڕێبەر ئۆجەلانەوە لی تێگەیشتم ئەوەیە کە ئەم بەستنی کۆنگرێنێتەوەی دەرفەتی زیاتر دروستەکە بۆی کە گەلی کورد هێز و تواناکە و دینامیکی خۆیان بکەن بەیەک و زیاتر ڕۆڵی خۆیان ببین ئەمە یەکێتی جیاوازەکانی ناوگەلی کووردە یعنی یەکێتی کۆنگرێنێتەوەی ئەوەیە کە تۆ جیاوازەکان ناوگەلی کووردە لەبارەی سیاسیشەوە یانە بڵێن لەبارەی سیاسیشەوە تەوان تۆ ئیرادەیەکی هاوبەش لەبارەی فکری و فەلسەفیشەوە ئەوەیە کە دەوڵەت نەتەوە گەلان دادەبڕێ کولتورەکان دادەبڕێ سنوور دروستینەوەی جیاوازەکانەکات بەڵێ هەتا نزیک بوونەوە بۆ خۆیانە نزیک بوونەوە یەکێتی کوردان بۆ خۆی لە ڕاستیدا بڵین ڕێگە هەنگاوە بەرەو خاڵێکی دیکەشێ ینی من نمونەیەکت بۆ بێنمەوە کاکسیاوەش ئێستا ئەگەر پرسی کورد لە باکووری کوردستانە وەکو لایەنە سیاسەکەی باسەکەین لە باکووری کوردستانە بگات بە ئاستێکی چارەسەری ینی ئاستێکی چارەسەری وەربگرێ تورکیا دەرفەتی ئەوەی بۆ دروست دەبێت کە بچێتە یەکێتی ئەوروپاوە وایە دەرفەتی بۆ ئەوەی دروست دەبێت ئەو کاتە سیستەمی کۆنفیدرالیزمی دیموکراتی هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ کورد ینی کۆنفیدرالی دیموکراتی کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سیستەمەکە بەشدارە هەم لە یەکێتی ئەوروپاشە بەشدارە بۆ چونکە ئەو کاتە کورد وەکو ژمارە ئەگەر حسابی بکەین نزیکەی 25 میلیۆن زیاتر کورد ئەکەوێتە ناو یەکێتی ئەوروپاوە واتە ئەگەر باش ژمارەش حسابی بکەی ئەبێتە چوارەمین گەورەترین گەل لە یەکێتی ئەوروپای واتە دوای ئەڵمانیا و دوای بڵێن فەڕەنسا و ئینگلیز چوارەمین گەورەترین گەل وەکو ژمارە باسیکەین و یەکێک لە گەلە هەر بەهێزەکانی کە قوڵایەکی استراتیژی هەم لە ڕۆژاوا ینی ئەگەر بچێتە یەکێتی ئەوروپا کوردیشی لەگەڵاچی هەڵبەتە کورد ئەو کاتە قوڵایەکی استراتیژی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە هەیە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قوڵایەکی استراتیژی لە ئەوروپاشە هەیە کەواتە بەو مانای کە دەرفەتی کۆنفیدرالی دیموکراتی هەم لە کوردستانە زیاتر دەرەخسێندرێ هەمیش
لە کۆی یەکێتی دیموکراتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە و هەمیش لە ئەوروپایە ئەمە کەواتە زۆر بە کورتی بەڕێز جودی یانە کورد پێگەی کورد لە کۆنفدرالیزمی دیموکراتی نەتەنیا کوونێ بە ماف و ناسنامەی خۆی بە خۆ بەڕێوەبەری خۆی بە وڵاتی خۆی دەگا بەڵکو هیچ کەمترێکی نابێت لەوەی کە کەمتری نابێت و توانای بژانەوەیەکی گەورەی کللتور و زمان و وەکو نەتەوەک ئەتوانێت ببژێت و توانێت پێشکەوتنی زۆ زیاترە بێ ئەمە بۆ گەلایەن دیکەش بڵێن هەمان یعنی گەلایەن دیکەش هەمان ئاوات و ماف و هێندی خۆیان لە کۆنفدرالیزمی دیموکراتیکە ئەبێ وەکو چۆن کورد هەیەی بەڵام کورد لەبەر ئەوەی کێشەیەکی دیکە هەیە جیا لەگەڵ گەلایەن دیکە لەبەرەوە کورد ئەتوانێت زیاتر سوودمەند بێ لە کۆنفدرالیزمی دیموکراتیکە کە دەتوانێت زیاتر پێگەی خۆی دابکتێ ڕێگی خۆی دابکتێ و زیاتر ئەو قڕکردنە جەستەیی و کللتوری کە بەسەر کورددا هەیە کۆتایی پێبێنێت. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز حەسەن جودی نووسەر و ڕۆژنامەوان. سپاس بۆ ئێوەش بینەرانی هێژە هەتا بەنامەیەکی دیکەی گەلی ئازاد لە ئازادی و بۆ ئازادی بژین.